لە هەولێری پایتەختەوە سڵاوتان لەبێت. پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی زوو و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لەگەڵ بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر گفتوگۆ دەکەم. ئایا کەناڵی پەیام لەو ساتەوەی تاوەکو ئێستا دەستی بە پەخش کردووە توانیوێتی خزمەت بە دین و ژینی وڵاتیان بکات؟ چەندێک کەناڵی پەیام لە خزمەت دینی کۆمەلگادا بووە، چەندێک پەیامی وڵاتیانی گواستۆتەوە، چەندێک دەنجی ناڕازی گەیاندووەتە دەسەڵات و چەندێک پەنجەی لەسەر برینەکان داناوە. ئایا کەناڵی پەیام توانیوێتی خزمەت بە بواری پەروەردە و وەرزش و کەلتوری کوردی بکات؟ من گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بزانم ئەوان چەند دڵخۆشن بە هەبوونی کەناڵێکی ئیسلامی وەکو کەناڵی پەیام، و ئایا بۆ کۆمەلگای کوردی چەندێک پێویستە کەناڵی ئیسلامی هەبێت؟ ئێوە لەگەڵمان بن، من سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە. بینەرمان بن. کەناڵی پێیام شتەکانی هەمووی جوانە و هیچی خراپی تێدا نیە، هەموو شتەکانی لێک باشتە. من وەکو خۆم زیاتر لایەنی وەرزشیەکەی متابعی دەکەم. کەناڵێکی سەرکەوتووە، کەناڵێکی کۆمەڵایەتیە، بەڕاستی دەستخۆشیتان لێ دەکەم لە هەموو ستاف و کەرماندانی کەناڵی پێیام. دینی لێ فێرە بی، قورئانی لێ فێرە بی، مەسەن ئەزان چی لێ فێرە، ئەوەی تاکە لێ فێرە بی. یعنی زۆرم متابعەم کردیا، زۆرم ڕالیە. پەیام یعنی خێزان. پەیام بتانم برێم بە دەرەجەیەک لە پێشەر هەمویان. ئەگەر پیرۆزبایی لەنگۆش دەکەین دەبی لە خۆشمان بکەین. بەڕاستی بەرنامەکانی هەموو لە جێی خۆتی باوەڕ کەس گلەی و گازەندەی لێ هەبێتە بەرەوەی بەرنامەکان هەموو شەرعیە. با بزانم بەرنامەکانی کەناڵی پەیامت بەگشتی پێ چۆنە؟ وەڵا زۆر باشە، دەستان خۆش بین. هیوادارم بەرنامەکانتان باشتر بی. زۆر باشە تا ئێستا. ئەوەندەی سەیری کەناڵی پەیام دەکەی، بەرنامەکان یانی بەگشتی بەدڵە یان تەنها لە بە من وا دەرەی؟ ناوەڵا زۆر باشە، هەر کەناڵێک شتی ئاینی زۆر بیت بەڕاستی باشە، ینی سوود بە خەڵک دەگەێنی. ئەو کەناڵانە بە زۆری دەبنە هۆی وشارکردنەوەی خەڵک بەڕاستی. کەواتە دەبێت کەناڵ خەڵک هۆشیار بکاتەوە، خەڵک بە شێوەیەکی ڕاست و دروست ئاراستە بکە، نەک خوا نەخواستە بە شێوازێکی دیکە بە جۆرێکی دیکە زیان بە کۆمەلگا بگەێنی. بەڵێ بە تاکید پەخشکردنی شتە ئاینیەکان بەڕاستی زۆر زەرورە. کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی ئاینیە، دەبێت پەرە بە ئاین بدرێت بەڕاستی. کەواتە دەبێت لە خزمەت ئاینی پیرۆزی ئیسلامدا. بەڵێ بە تاکید تاکید. کاتێک کە بە عایلەوە تەمەشای کەناڵی پەیام دەکەن، خێزان هەمووی بێکۆ لەسەر سفرە دانیشتو و سەیری کەناڵ دەکا. ئایا کاتێک سەیری کەناڵی پەیام دەکەی هیچ هەز بە ترسێک دەکەی؟ نەخێر، بە تاکید دەبێت هۆی بەختەوەری بەڕاستی کەناڵی پەیام شتەکانی هەمووی جوانە و هیچی خراپی تێدا نیە، هەموو شتەکانی لێک باشتن. بەڕاستە ئەگەر بە خۆت لێرەی لە کەسابەتی منداڵەکەت لە ماڵەوە لە دیار شاشەی پەیامدا بنەی هیچ ترسەکەت نییە؟ نەخێر، بە تاکید نەخێر، ناوەڵە. باشە، باسی وت کردکەوە هیچ ترسەکەم نییە، بەڵام کەناڵ هەیە ڕەنگە پێیان بڵێ سەیری مەکەن یان ئینسان شەرم کا لە دیاریدا بنیشێت. وەڵا هەندێک کەناڵێ بەڕاستی هەر تێکدەری لایەنی کۆمەڵایەتیە بەڕاستی، یعنی شیرازەی خێزانی تێکدا. هەندێک کەناڵ هەیە، هەندێک بەرنامەیە بەڕاستی ئەوەی نییە لە دیاریدا بنیش. هیچ بەرنامەیەک شتێکت پێ باشە کەناڵی پەیام زیادی بکە بۆ ساڵانی داهاتوو، بۆ ساڵی نوێ، بۆ وەرزی نوێ؟ وەڵی زیاتر پەرە بە لایەنی پەروەردەیش بدەن باشە. پەروەردەی زۆر میمە بەڕاستی. وانەی قوتابخانەتان هەبی، ینی هەندێک گوانەی قوتابخانە لە بۆ منداڵەکان، بە تایبەتش ئێستا دیراسات زۆر قڕز بووە، پێویستی بۆی هەیە زیاتر منداڵەکان هەندێک کەناڵی پەروەردەیان هەبی زیاتر گوێی لێ بگرن. کاتێکەوە پەیام
لە گەشتی هەواڵەکان پەخش دەکرێت لە کاتە جیاوازەکان بۆ منە گەشتی 2 11 6 8 بە گشتی هەواڵەکانی پێیان پێدەڕاست و دروستن بڵێ بە تاکیید بەرێوەڵە زۆر ڕاستە هەواڵەکانیان زۆرتەوە بەڕاستی هەندێک هەواڵ هەیە لە جگە لە بەرنامە لە هەندێک تەلەڤیزیۆن هەندێک هەواڵ بەڕاستی ئیناو کۆمەلگان نییە هەندێک هەواڵ بڵاو دەکرێتەوە با ناوی ئەو کەناڵانە نێنین بەڵام هەندێک کەناڵ هەیە هەندێک بابەت بڵاو دەکاتەوە بەڕاستی شەرمە کە لە ناو عایلەدانیشتی ئەو هەواڵە گوێ لێ دەبیت لە کەناڵەکی ئاسمانی گەورەیە پارەی زەبەلائی لێ سەرف دەکرێت کەسی هەندێک هەواڵەیە لەگەڵ کۆمەلگان ناگونجێت بڵاوی دەکاتەوە زۆر هەواڵی زۆر سەیر و ینی بەڕاستی لە ڕووی ئەخلاقەوە لەگەڵ کۆمەلگای کوردی ناگونجێت. سلام علیکم. سلام ورحمة الله خيرات مامست. سپاسەکەم بابزانم سەیری کەناڵی پێیان دەکەی بەگشتی والله ڕاستەکە لەگەم بەعام لەبەر ئەو سوسیال میدیاوانە تەلەڤیزۆنمان تەماشاکردنی تەلەڤیزۆنمان زۆر کەم بۆ بەڕاستی لەگەت بووم ئارێوەڵە ئەوەندەی کە دەرفەتت هەیە و بۆ دەگونجێ بەرنامەکانی پێیان سیر کردووە پێت چۆنە وڵای بەرنامەکانیان جوانە بەس پێویست شکاتن پەرە بەخۆیان بدەن و بەکو دەکەی لە گەعامی بن دوانەکەون چی بکەن بەرنامەی چیان هەبێ بە دیاریکراوی کە پێت باش زیاتر خەرک جوانە ڕاگرێت بەرنامەی فولکۆریان هەبێ باشترە بەرنامەی تربێتی منداڵان بێتن بە زیادی ئەو زۆر مهمە چکە بخۆ دەزای لە مناڵیەوەی تربێتیی جوانمان وەرگرت کۆمەڵگایەکەمان بەرەو باشی دەڕواتن کەواتە بۆ کۆمەلگای کوردی کەناڵی ئیسلامی پێویستە طبعا زۆر پێویستە لەبەرەوەی ئەلمانیانە ینی ئەخلاق و دین و هیچ شتێکی خەڵکیان نێشت هەر بە مناڵیانوە سەب بۆ باوک مەکە و بۆ دایک مەکە و وتی بڕۆ پەرداغی ئەوم بۆ بێنە بۆی مێنە و لە تەلەڤیزۆن باسەکەن کەس چۆن دڵداریەکە و چۆن دەبێت دڵداری ڕێی لێ بژیرێ و یعنی ئەوشتانیان وارە کرد خەرچیانەوە کرد لای یەکشمان لە لای ئیسلامیەکان هەیە کە زۆر پەرایان بەو ناحیە نەدا درامە نه درامەت و درامایکی ئێرانی یەک درامای خۆمان بکەن 100 قات باشترە با تعبیر لی خۆمان بکاتن نەک درامە ئێرانی یان تورکی زارە و تورکیەکە ماڵی خەڵکی کاول کرد 1000 ژن و زەلامی لێ کرد عایلە مناڵ ڕۆیشت ئێستا وەکو کەناڵی پێیان و بە تایبەتی ئەو بەرنمەی کە ئێمە پێشکەشی دەکەین و دەچینە ناو خەڵک ئەو بەرنمەیەت پێ چۆنە وڵی بەرنامەی یۆم زۆر پێ جوانە بۆ قسەشتان بۆکەم چکەم بۆ زۆر کەناڵەکان قسە ناکەم بۆ هەمویان قسە ناکەن وڵی قسە ناکەم چکە هەندێکیان هەیە ینی کە دێتن هەدەفی هەیە ئەوە نەش خۆمان دەزانین هەروەڵا زۆر باشە کەواتە با بپرسم کاتێک بە خێزانەوە یان باڵم بە عیلەوە لە دیار شاشەی پێیاندا دەنیشی هیچ شەرم بخۆم نییە ناوەڵی ئەتیادیە پێویست ناکە گوێ مناڵەکانمان بگرینە گوێ خۆمان بگرینان بیگۆرە نەکەی بیگۆرە ئەو تووشی ئەو شتانە نابی بەرەوە لە کەناڵیت کێ خۆخۆتە بگۆڕی کاورە دەترسی منداڵەکە گوێ لە وشەیەک بیان سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. بابزانم وەکو کاسبکارێک کە سەیری کەناڵی پێیان دەکەی سیر ناکەی یان ئەگەر سیر بکەیت تەماشای کام بەرنامە و یان سەیری هەواڵەکان دەکەی بەگشتی لە دەربارەی کەناڵی پێیان چیت هەیە؟ سەرەتا بەخێر بێن پیرۆزبایی ساڵیاتان لێ دەکەین بەگشتی بەڕاستی من وەکو خۆم زیاتر لایەنی وەرزشیەکەی متابعی دەکەم و بەرنامەکەی جەنابیشت سەرکەوتووە ئینشاءڵڵا بە قورئان بەنسبەت ئەو کەناڵەکان هیوادارم زیاتر لە کەناڵەکان زیاتر خزمەتی بە نەریتی کوردی و کەلتوری کوردی خۆمان بدرێن ئەوەندەی کەناڵی کە هەیە ئەوەندە ڕاستی ئەوەندە ئەمن متابعی کەناڵی پەیام دەکەم کەناڵێکی سەرکەوتووە کەناڵەکی کۆمەڵایەتیە بەڕاستی دەستخۆشیتان لێ دەکەم لە هەموو ستاف و کەرماندانی کەناڵی پێیان بەرنامەی وەرشیەکە گوتە سیر دەکەم بەڵێ بەتاکید چەندێک چێژی لێ دەبینی چەندێک پێ دوای بەرنامەیەکی سەرکەوتووە بەخوای بەرنامەی سەرکەوتووە ئەم متابعی وەرزشیەکان نەک بەس برێ کەناڵی پێیان هەموو کەناڵەکان بەس تایبەت یەک لەو کەناڵانە کە سیر دەکەم کەناڵی پێیامە بەرێ بەتاکید هیوادارم سەرکەوتووە ئێمە کە لە ناو خەڵکە بەرنامەی مایکی پێیام بەگشتی بەرنامەکە چۆنە؟ والله سەرکەوتووە ئەو بەرنامە بەڕاستی هەفتانە ئەمن یەک بەخۆم تەمەشای دەکەم زۆر جار هەر لە فەیسبوک تەمەشای دەکەم بەرنامەکان خاستەنی تو
سەلامە سڕخ نەکرد لەمە هەیە بە ئەمە ئەو ڕخنەی لەسەر سەر و لەسەر چای خۆمان سپاس دەکەم وڵای زە ئیسان ئەو ڕۆکە ئیشێک دەکا هەوڵ دە باشترین بی باشتر هەیە و باشترین هەیە هیوادارم کەناڵەکەی و بەرنامەکەی جەنابەت کاگرام باشترین بیتە هیوادارم سەلامە دەبی ئینشاءالله پیرۆزباییتان دووبارە لێ دەکەم. کەناڵی پێیان شتەکانی هەمووی جوانە و هیچی خراپی تێدا نیە هەموو شتەکانی لێک باشتە. من وەکو خۆم زیاتر لایەنی وەرزشیەکەی متابعی دەکەم کەناڵێکی سەرکەوتووە کەناڵێکی کۆمەڵایەتیە بەڕاستی دەستخۆشیتان لێ دەکەم لە هەموو ستاف و کەرماندانی کەناڵی پێیان دینی لێ فێرە بی قورآانی لێ فێرە بی مەسەن ئەزان چی لێ ئەوەی چاکەی لێ فێرە بی يعني زۆر متابعم کردیا زۆرم ڕالیە پێیام یعنی خێزان پێیام بتانم برێم بە دەرەجەیەک لە پێشەر هەمویان ئەگەر پیرۆزبایی لەنگ گۆژ دەکەین دەبی لە خۆشمان بکەین بەڕاستی ڕاستی بەرنمەکانی هەموو لە جێی خۆتی باڵناکەم کەس گلەی و گازەندەی لێ هەبێتە بەرەوەی بەرنامەکان هەموو شەرعیە. مام حاج دەپرسم چەند گرینگە کەناڵی ئیسلامی هەبی خزمەت بە دین و ژینی ئەو خەڵکە بکە. ئەگەر بێت و ئەوانە بەڕاستی بی کەناڵ ئیسلامی زۆر خۆشە هەبی دوکە من زۆر جی ئەدەمە ئەو مامۆستانەی کە بانخوازن تێگەیشتی بە حقت خەڵک ینی ئەوەی کە گوێ ئەداتێ خۆ ئەوەی کە گوێ نەداتێ هەر ئەسڵ نازانی چییە ئەوەی کە گوێ ئەداتێ بە حقت ینی ئیسفادە لێکە لە نوع ئەشکال مەسەلا فێری نوێژ بووە فێری ڕۆژێگرتن بووە فێرە سەلەوات لێدان بووە فێرە ذکری خوای بۆ فێری هەندەیدا بۆ نێریت ئیسلامی بووە ئەو شتانە هەموو کەسە گوێ بگری بەس ئەوانەیە کە گوێ ناگرن ئەوە گوێیان کەڕە. کەناڵی ئیسلامی کاتێک لە دیاردا دەنیشی بەسەر بەرزیەوە شتی لێەوە فێر دەبی والله هەمووت لێ فێرە بی نام دینی لێ فێرە بی قورآانی لێ فێرە بی مەسەن ئەزان چی لێ ئەوەی چاکەی لێ فێرە بی ئەوەی چاکەی لێ فێرە بی ئینسان من چ لە کەناڵەکی بکەم بەڵێکە شیایەوە نەبی سەیری بکەین شیکە سەیری کە سەیری یەکەم شەمی خۆکمان دەزار هەندەی زار تێگەشتی بەزەمکە تەماشای کەناڵی ئیسلامی یەکەم و ئەوەی کە باسی مەسەلا بین دوومەلا دانیشتینە دووە دانیشتینە هەریەکە باسی مەسەلەشی ئەکا مەسەلەشی خەدە مەجۆڕیتەوە لەسەر دین لەسەر نوێ لەسەر شتەی وە ئەوان ئینسانی فەرلەکە وەڵڵاهی ڕاستە ئەوە وایە تەماشای کەناڵێکی بکەم دوو مناقەشەی بکەن لەسەر زۆر باش ئەو کەناڵی پەیامە کەناڵێکی ئیسلامیە زۆر بابزانم سەیری دەکەی زۆر بە تەواەتی ئەمن ئێقبال پەیام عاشەش یەکەمەوە تەماشای مامۆستا عەلی باپیری ئەەکەم کە قسانەکە هەندێک کتێبی شیشم خوێندیتەوە بەرنامەکانی باشە بەرنامەکە زۆر باشە ئارێ وەڵڵا ئەوەی ئەمن پێم باشە داوای پێشی باش خۆت خۆم پێم باشە وەکو خۆم پێم باش ئەو کەناڵە چ بەرنامەشکەدانی پێت باشە ئەوەندەی تەمەشات کردبی پێت باشە و کەناڵە بەرنامەی چی دیکەی هەبی من ئەو شتانە نازانم بەرنامە هەیە یان کات چدانێ سنانانێ بەس حەچەندی بەرنامەی بۆ دین دابنێ بۆ ئەخلاق دابنێ بۆ ڕێکی پێشی دابنێ مەسەلا بابین بتوانین مەسەلا مەکتەبە چکسان لە کوڕا لێ بکاتەوە ئەوە نورە عەلا نورە ئەگە بتوانێتگە پێی بکرێ ئەی مەسەلا ببینی مەسەلا مەکتەبەکی بکاتەوە وەکو مەکتەب لە سەرتا مەکتەب بەیەکۆی مەکتەبی حکمە منداڵان فێرە قورآن خوێندەکان منداڵ فێرە تربێتەکان منداڵە فێرە ئەو ئەشکالەکە ئەوە زۆر باشە ئەو شتانە بکە ئەنی بەرنامەی هەبی شتی ئاینی بڵاوکەتەوە ئەوە زۆر باش ئەیدی و بەرنامانەی کە یادەوەری کۆنەکانە بۆ نە بەرنامەی گوندەکانە ها بەرنامەکمان هەیە دەستە گوندان ئەو بەرنامە چەند باشە بۆ بەرنامە مەسەلا کە ئاچێتە جێگایشێتە گوندەشی لە کەسەکی سوالەکە ئیشتان چیە ئیشتان چۆنە چ دەکەن چ ناکەن تا من بۆ لای دینی بچی خۆشن نەک بۆ لای ئەرێ داهاتان چەندە و چەند هەنارە بوو چەند و بجێوەشە بوو چەند ئەوە پەیوەندی بە دیوە نەبی ماناوە هیچ
تێڕوانینی دەربارەی کەناڵی پەیام چۆنە بەرنامەکانت بەدڵە ڕەخنە سەرنج چیت هەیە دەربارەی کەناڵی پەیام؟ سەرەتا بە ناوی خی گەورە و میرەبان دەستخۆشی لە ستاف و بەڕێوەبەر و ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لەو کەناڵا زەی ئیشیان کردیا ئەمن دەستخۆشییان لێ دەکەم هیوای سەرکەوتنیان لە دەخوازم بەڕاستی من وەکو خۆم ڕەنگە لە زۆربەی بەرنمەکان ینی چاودێریم کردووە ینی تەمەشام کردیە بەڕاستی زۆر لە جێە دووبارە دەستخۆشیم لە بۆیان هەیە بەڕاستی هیوای تەمەند درێژان لە ئەو بەرنامەی ئێمەت پێ چۆنە بەرنامەی مایچ پێم ئەوەی کە ئێمە بەردەوام لە نێو خەڵک دەگەڕین و دەنگ و ڕەنجی هاوڵاتیان دەگوازینەوە بێت جیاوازی ئەوەی کە پامێکی هەبێ ئێمە دەیگەێنێن لە ڕاستیدا دەتوانم برم جوانترین بەرنمەیە یعنی جوانترین بەرنمەی جەنابەت ینی زۆرم متابعەم کردیا زۆرم ڕالیە دەست خۆشببی هیوای سەرکەوتن لە بۆ کاک محەممەدی بەگشتی ئێمە لە داهاتوو گرنگجی بەچ زۆر بەرنمەیەک بدەین پێت باشە بە خودای هەندە بەرنامە هەیە سەرنج ڕاکێشە بۆ نمونە ئێستا بەرنمەکەی جەنابەت ئەوە ئینکاری ناکرێتن بەڕاستیە من بەخۆم زۆر ینی متابعم لە نزیکەوە و ئەو بەرنامانەی کە بەڕاستی دەتوانم برێم بە کەلکی خێزان دێتن کە بەڕێبەرێ بە کەلکی خێزان دێ کە ئینسان کاتی لۆ بەسەر باتن بەڕاستی یعنی تەمەشاتەکەی ینی ئەو بەرنامانە جێی خۆی دەکاتەوە بەختیار چەندێک هەست بە سەربەرزی دەکەی کاتێک لە نێو ئایلەکەتان بێک و هەمووتان سەیری کەناڵی پێیان دەکەن بێ ئەوەی هیچ ترسێکت هەبێ بێ ئەوەی بترسی ئاخۆ بەرنمەکە چی دەڵێت یاخودها ئێستا هەندێک کەناڵ هەیە لەگەڵ ڕێزمە ینی خەڵک دەڵێ ڕووی مەزلیسی نییە بەڵام پێیان چەندێک خەڵک بە سەربەرزیەوە لە نێو خێزان دەیکاتەوە وەڵی پێیان خۆی لە خۆیدا بەڕاستی ئەوە شتێکە ئاشار نەگرە بەڕاستی ینی تەمەشا دەکەی پێیان یعنی خێزان بەڕاستی ینی پێیان دەتوانم برێم ئیزاعکە ینی تاکە تەلەڤیزۆنە وەکو ئەوەی کە لە هەندە بەرنمەی کە دەیبینم بەڕاستی من خۆشحاڵم بەوەی کە کەناڵی وا لە کوردستان هەبیتی ساڵیادی کەناڵی پێیان دەپرسم چ سەرنجێک لەسەر ئەو کەناڵە هەیە پێت وایە بەرنمەکانی خزمەتی بە کۆمەلگا کردووە خزمەتی باوڵاتیان کردووە بەرێ سەرەتا بەخێر بێن و پیرۆزبایشتان لێ دەکەم بەڕاستی لە کەناڵەکەتان لە ستافەک لە هەموو کارمەندان بەخۆی بەڕاستیت پێ برێم ئەو کەناڵە ئیسلامیانە پەیام بچینە پێ برێم بتانم برێم بە دەرەجەیەک لە پێشار هەمویان بابەتی کۆمەڵایەتی بابەتی ئیجتیماعی زیاتر ئەوانەی کە لە کەلتوری خۆمان و تێکەڵاوی ئاوێتەبوونی کەلتوری کوردی و ئاینی پیرۆزی ئیسلامن زیاتر ڕنگدانەوەی ئەوانەی لێ دەبینین ئەو دیاریشە کەناڵەشی ئیسلامیە لۆیێ بەڕاستی بە کەلک هەموو مارەچی دێتن ئینسان کە کاتێک لەگەر عائیلەی خۆی لە ناو عائیلەی لە ناو خوشک و دایشی خۆی لەگەرەوەن دادەنیشیتن تەمەشاتە کاتێن شەرمەزار نابی هەست بە شەرمەزاری و هەست بە نەقسەچی ناکە هەست بە شتەچی نامۆ ناکاتن ئەوەی هەیە هەمووی کەلتوری کوردی کوردەواری خۆمان و ئاینە پیرۆزەکەمانە بەڕاستی ڕنگدانەوەی ئەوانەی تێدا لۆیە دەتانم برێم کەناڵی پێیام کەناڵی هەموو مارەچە ئەگەر پیرۆزبایی لەنگۆش دەکەین دەبی لە خۆشمان بکەین بەڕاستی بە هەبوونی ئەو کەناڵانە ئینسان زیاتر مرتاحترە لە ژیان ئەوە بەنسبەت باسیوت کرد ببوورە گوتت کاتێک بە خێزانی و ئەمە بڵێن بە عیلی و لە دیار کەناڵەکەدا دەنیشین سەربەرزین چی وای کردووە ئەوە شانازی بکەی ئەوە بڵێ بە سەربەرزی و لە دیار کەناڵەکەدا دەنیشین پێ دوای بەرنمەکانی بە فلتردا دەڕوە ئینجا پەخش دەکرێ ئەو کەناڵە هەست بە پرسیارەتی دەکاتن لە نهەیە هەستکردن بە پرسیارەتی بە تاکی دیارە بەرگراوندە چی بەرپرسیارانەی لە پشتەوە هەیە بەس ئەمە هەروەچی پێشم گوتی بەخۆی لە ئەساسەکەی تێکەڵاوی چی ئاینی و کەلتوری ملەتەکەی خۆمانە ئەمە دیارە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو شتانەی کە عرارە و کە
دەگونجێ لەگە بنەمایەکانی ئیسلام ئەوان هەر ئەوانەنە لەگەر کەلتوری کوردەواری خۆمان یەکتری دەگرتەوە زیاتر لەوانەی پیشان نادا پەخش ناکاتن لۆ نمونە ئێستا کەناڵی دیکەیە بەڕاستیم تەمەشاژ ناکەمێ بەس دیتیتمان یعنی ئینسان کە هەندێک کەناڵ هەیە بەداخەوە هەندێکی لەوانەی ناوخۆشمان هەندێکی دیکەی بیانیەکان بەکە لەگەوەی نایە تو لە ناو عایلی خۆدانیشی بەڕاستی تەمەشای بکەیە دائیمەن دەبی لە حەزەر بی دائیمەن دەبی لە خەتەریاتەی خەتەریات چاوەڕێ بکەی لە شاشەی بەدەر بکەویتن شتێکبی لەگەر کەلتوری کوردی لەگەر عادەتی خۆمان لەگەر ئەدەب و ئەخلاقی خۆمان زۆر لێک دوورە لۆیە پێم وایە بارگراوندە کێ لە پشت ئەو شاشانەی کە ئەمە دەیبینین بە تایبەتیش پێیان کەواتە کەناڵ دەستگای ڕاگەاندن دەبێت لە خزمەتی خەڵک بێ خەڵک هۆشیار بکاتەوە خەڵک ئاگادار بکاتەوە خەڵک ئاراستە بکە بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی باش و بۆ ئەوەی هەم لە داهاتوشدا ئەو کچ و کوڕە گەنجانەی ئەو لەوانەی ئەو منداڵانەی لە دیا شاشەکەدا دەنیشن وشەی ناشاز یان وشەی ناشایستە لەو کەناڵە گیان لێ نەبێ بەڵکو ئەو شانە ئەو بەرنامانە هەموو ببێتەوانە و پند و ڕێنوێنی بۆیان بەتاکید وهایە ئەمە بابین باسەی تەلەڤیزیۆنی بکەین بەڕاستی ئێستا دەتانم برێم لە هەموو دنیاە ئەمە پاش ملەتەکانی دیکەش تەلەڤیزیۆن و ئەو هەموو شاشە و بەرنمەیە و هەموو کەناڵە هاتە ناومان ئەوانە جێگەی خیندنیان گرتەوە بەڕاستی یعنی لۆ نمونە ئێستا لە سەردەمەکانی مچینە شێستەکان هەفتایەکان بەرەو خواردتریش هەتا هەشتایەکانیش ئەوەندە تەلەڤیزیۆنە نەبوو لێرانە خەرک زیاتر ڕووی لە خیندنەوەی کتاب بوو ڕووی لەو کتابانە بوو کە کۆمەڵایەتینە کە بارگراوندەکی ئەخلاقی کە باز لە ژیانی مرۆڤ و بەسەرهات و ڕۆمانی جوان و ئیدی ئەوانە خەرک ڕووی لەوانە بوو کە ئێستا ئەو تەلەڤیزیۆنان ئەو شاشانەی کە هەیە ئێستا کە جێی کتابی گرتیتەوە جێی خیندنەوەی گرتیەوە دەبی ئینسان زیاتر ئیش لەسەر ئەو کەناڵانە بکەیان ئەو کەناڵە بکاتەوە لە مارەکەی خۆی کە باز لە ئاداب و ئەخلاق و پەروەردە و فێرکردنی ڕۆڵەکانمان دەکەن ئێستا عمریمە مەچینە تەسیرەکی وهای لێ نەکاتن کە کاتێک شتێکی لە شاشەکی دەبینی بەس مندارەکەی من هێشتانەکە نازانی مانای ژیان چێت هێ نەگەیە بە تەواوی لەو فەزایی کە ئەمە تێیداینە مچینە شتەکی ببینی لە شاشەی شتەکی ناشیرن بی مچینە سەرنجەکی بکەوتە سەرێ ئیدی دوور نییە خوا نەخواستە بە دوویدا بڕوە یان تەقلیدی بکاتەوە یان بیکاتە فکرێک لە مێشتی بمینێتن ڕۆژێک لە ڕۆژان فرسەتێکی لۆ ڕێکەوی جێبەجێ بکە لۆیە بە تەئەکید یعنی ئەخلاق لەسەرەوەی هەر هەموو شتەچێک کاتێک ئینسان ئەخلاقی نەبوو لە ئینسانیت دەستە دەرێ ئەنێ ئەوە ئەخلاقە ئینسانی کردیتە ئینسان ئەگەر ئەخلاق نەما خوا نەخواستە مانایوە نەژیان لەزەتی دەبینە مرۆڤایەتی جوان دەمینێنە پێم وایە هیچ بەهایەک لە بۆ ئینسان نامینێ دەستین گۆش خۆشببی جارش کەش پیرۆزباییتان لێ دەکەین پێم باش بوو بەڕاستی پرسیارەکەت کرد لە بیدایەتی باسی ئەو بەرنامانەت کرد بەرنمەکان پێم خۆشە وەکو کاسبکارێک بەڕاستی پێم خۆشە بەرنامە کەویتن تایبەتە بە کاسبکارەکان یعنی نۆ نمونە ئەمە خەیاتین مەجموعە خەیاتەچین لێرانە یان لە سناعی فیتەرمان هەیە یان لە نەجارمان هەیە یان کۆمەرێک عەدادمان هەیە کۆمەرێک سناعاتی جوان هەیە لە بۆ ئەوی بمینێتن بمینێ پاش بمینێ و بەردەوام و ئیدامەی پێ بدرێتن بەرنامەی لە بۆ ساز بکرێتن پێم زۆر باشە وەبی ڕۆڵەکانمان ئەوانەی کە لە خوێندنێ دادەبڕێن یعنی سنەعاتەکی وەگرن فێر بن شارەزایی لێ پەیداکەن لۆ نمونەك جەنابەت کە بی هەندێک پرسیار لەسەر ئیشی من و جلو بەرگ و دوورین و بڕین و ئەو شێوازانەی ئیشکردنی من و ڕۆژانە و چەند سەعات و ئەوانە پرسیار کۆمەرێک پرسیار و بیکەیە بەرنامەک مچینە خەڵکانێک گەنجێک لە عمری 10 سال 12 ساری بەرنامەکەی ببینی عوبەکی خۆشەویستێکی لە بۆ ئیشی دروست بیبرێ ئەمنیش هەوڵ دەدەم بمە خەیات یان بستنەکەم فیتەرەکی ژیانی فیتەرەکەی و ڕۆژانەی و ئیشکردنی و سناعاتەکەی هەر هەمووی بکرێتە بەرنامە ئەمن پێم وایە تەلەڤیزیۆنەکان ئەو کەم و کڕیان هەیە بەڕاستی
پێم خۆشە لە ڕێی کەناڵەکەی ئینگۆ هەم لە بەڕێوبەری تەلەڤیزۆنەکەی ئینگۆش پێم خۆشە شتەچی بکاتن بەرنامەچی دانێ لە بۆ ئەو مەسلەی بە دووداچوونێک بکاتن لە بۆ ئەو مهنانەی کە هێنا بەڕاستی یعنی ئەوەش مهنەش هەر مهنەک کە لە وڵاتەیمە هەیە دەستی کار کە هەیە ئەوەش هەر لە خۆی لە خۆیدا دەتوانم برێم جامیعەکە زانکۆیەکە بەڕاستی خەڵکەچ دەتانی پێ بگەینیتن شەرت نییە کەسەکە شەهادەکی هەبیتن و بە شەهادەکەی بژێوی ژیانی یان ئیشی ڕۆژانەی پێ ڕایە لە بکاتن دەتانی بە سنەعاتە چیش کابراایەکی نەتزارە دارتاشەکە دەتانی بژێوی ژیانی خۆی و عائیلەکەی و چەند کەسانەکیش لە بەردەستی تێر هەر هەمووی دابین بکاتن لەسەر دەستی خۆی و ئەوانەی کە فێریان دەکات. کەناڵی پێیان شتەکانی هەمووی جوانەوە هیچی خراپی تێدا نیە هەموو شتەکانی لێک باشتە. من وەکو خۆم زیاتر لایەنی وەرزشیەکەی متابعی دەکەم کەناڵێکی سەرکەوتووە کەناڵێکی کۆمەڵایەتیە بەڕاستی دەستخۆشیتان لێ دەکەم لە هەموو ستاف و کەرماندانی کەناڵی پێیان دینی لێ فێرەبی قورآانی لێ فێرەبی مەسەن ئەزا چی لێ ئەوەی چاکە لێ فێرەبی یعنی زۆرم متابعەم کردیا زۆرم ڕالیە پێیام یعنی خێزان پێیام بتانم برێم بە دەرەجەیەک لە پێشەر هەمویان ئەگەر پیرۆزبایی لەنگۆش دەکەین دەبی لە خۆشمان بکەین بەڕاستی بەرنامەکانی هەموو لە جێی خۆتی باوەڕ کەس گلەی و گازەندە لێ هەبێتن لە بەرەوەی بەرنامەکان هەموو شەرعیە. لەبارەی کەناڵی پێیان چییە و ئایا بەرنامەکانت بەدڵە؟ دەستان خۆشبی بەڕاستی بەرنامەکانی هەموو لە جێی خۆتی باوەڕ کەس گلەی و گازەندە لێ هەبێتن لە بەرەوەی بەرنامەکان هەموو شەرعیە شتی شەرعیش نابێت کەس گلەی لێ هەبی بەس وەکو ئەم پێشنیارم ئەوەیە بگەڕێنەوە سەر دەستوری باپیلەکانیشمان وەکو فۆلکلۆر وەکو دیوەخان بەرنامەی وەکو عوجرا وەکو مەدرسەی وەکو قسەکانی پیاوی قەدیم ئەو قسانە ئەو بەرنامانەی پیاوی قەدیم ینی ئەوانەش ئیتمان پێ بدەن زیاتر دەورەمەندترکەن سەدەورەمەندا بەس زیاتر دەورەمەند بیتن لەبەرەوەی ئەمە هەرچەندی ئاقر و زانە و دانابین ناگەینە باپیرمان ئەوانە سە بەرنامەی ڕاست دروست هاتینە ئەو بەرنمەیەش دەورەمەندترکەن زیادکەن ینی پەرەی پێ بدەن کە پیاوی قەدیم وەخت خۆی چی کردیا ژنەکانی قەدیم دیوەخانە بووە لە عوزری چیان گوتیە چیان کردیا ئەو بەرنامانە پەرەی پێ بدەن ینی گرنگی زیاتر بەلایانی فۆلکلۆری بدات بەرێ لەبەرەوەی تێڕوانی من ئەو شتە چەندی ئیتمان پێ بدەرکمە لەبەرەوەی تو ناساندنی ملەتەکەی خۆتە ناساندنی ئەمن ئۆتووە ئێگە من تو خۆمانە بیکەین ینی نابی غەرەتە ئمە بە خێزانەوە جاروەیە لە دیار کەناڵێک دادەنیشین چەند سەربەرزیە لە دیار کەناڵێک دابنیشی کە شەرم نەکەی لێ کە لی نەترسی منداڵەکانت لەو کەناڵەوە چی دەبینن چی دەبیستن بەخۆی ئەم قسەکەم کرد بەڕاستی ئەمە نایە کەنالیز کەنانەچی نادەین بەس هەندێک کەناڵەیە جێداخە ئەو بەرنامانە تەقدیم دەکەنە بەرنامانە پێشکەش دەکەن لەبەرەوەی کۆمەلگای خێزانی مەم کوردەواری کاکە بار هەلگر نییە تێک دەچی وەزاقی تێک دەچی ینی کابر تێک دەچی کە تو بەرنامەشێوانە شەرعی و نادروست لێداتن ینی وەزعی خێزان تێک دەچتن ئەزەلوێ وا باشە هەموو کەناڵەکان شتی وا لێمە دەن خەرچی بریندارکەن شی خەر بریندارکردن خۆش نییە ئەتو هەندێک قسە هەیە ناوی لە تەلەڤیزۆن بری هەندێک بەرنامە و هەندێک فلیم و شتێ نابی پیشان بدرێ لەبەرەوەی تێکچوونی کۆمەلگایە خێزانە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی مسلمانە چەندێک پێویستی بە کەناڵی ئیسلامی هەیە بۆ ئەوەی زیاتر خەڵکەکەی پابەندی بەدین و زیاتر ئاشنا بێ بە کەلتوری کوردەواری ئەمە پێمان شانازیە کە مسلمانین ئیسلامیشین بە ئەوە تێکەراونە بیچەشی لەبەرەوەی ئیسلامەتی خۆمانە پێشەم چژانایە ئیسلامەتی ئەمە شانازیە کەسش پێ عیب نەبی کە مسلمانە ئیسلامە بە ئەمە نایەوەکان نەدەین ئەو کافرەکان زوو مەسیحیە ئێزیدیە کاکەی ئەوانە بە هەموو زۆرەکانی ئەوان پێیان بەسەر برندی و بەعسی ئەوەی خۆیان دەکەن ئەمن وتلو پێمان ینی خراپیان پێمان غەرەتیان پێمان عیبی برێن وڵا ئەمە ئیسلامیان نوێژ دەکەین وڵا بەرنامەکەی ئەو تەلەڤیزۆن پێ ناکەین لە بۆ شتی شەرعی نادا
ئەمە دەبی پێسەر بەرز بین کە بسلمانی ئیسلامین داواشم لەوەی هەموو کیسانەکی بسلمان کورد بسلمانە پێ عیب و شەرم نەبی کە بری بسلمانم ئیسلامە بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو دەربارەی کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی ئاسمانی پەیام هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا ڕاستی و ڕاشکاوی دروشمی بووە و ڕازگۆیانە پەیامەکانی گواستۆتەوە لە هەر شوێنێک گرفتێک هەبوو بێت مایشی پەیام لەوێن دەربووە و دەنگ و ڕەنجی وڵاتیانی گواستۆتەوە بۆیە ئێمە بەردەوام دەبین لەسەر ڕاستی و دروستی و کاتێک خێزانەکان بێکۆ لە دیار شاشەی پەیامدا دەنیشن هەز بە هیچ شەرمێک ناکەن بەڵکو تەنانەت خەڵکی منداڵەکانی خۆی لە دیار شاشەکەدا دەنیشێنێت بۆ ئەوەی ئاراستەیان بکات بۆ ئەوی هۆشیاریان بکاتەوە بۆیە کەناڵ دەبێت لە خزمەتی کۆمەلگای کوردی دابێ دەبێت لە خزمەت ئاین دابێ بۆیە کەناڵی پەیام گرنگجی داوە بە بوارە جیاوازەکان لە خزمەتی نووسەران و ڕۆشنبیران و وەرزشدۆستاندا بووە ئێمە تا بمێنین ڕاستی و ڕاشکاوی دروشمان دەبێت و ئەم مایکە لە خزمەت تۆی هاوڵاتیدا دەبێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ